ئەم برادراڵێ بە دەرکردن لە ئیش ئەوترێکی چەموشەیەکەیە کە پەیوەندی بەوە هەیە و let me explain them. یەکەمیان fire بە مانای ئاگریت هەروەها بە مانای دەرکردن لە ئیشێت بەڵام لە کاتێکا کە خەلەلەکە یان کێشەکە لەلایەن مۆزەفەکەەوە بێ بۆ نمونە مۆزەفێک کارێکی خراپەکات کۆمپانیاکەش بڕیارەیە کە دەری بکات و بۆ ئەوترێت fire بۆ نمونە ئەڵێین the manager fired the employee. The manager fired the employee واتە بەڕێوەبەرەکە مۆزەفەکەی دەرکرد. وشەیەکی ترمان هەیە کە بە مانای ئیزندان ئەدرێت کە ئەویش lay off. lay off واتە ئیزنی ئێت کە ئەمە بۆ نمونە کۆمپانیاکە کێشەیەکی توش ئەبێت و ناتوانێت هەموو ئەو مۆزەفانی بهێڵێتەوە بۆیە بڕیارەیەت کە هەندێک لە مۆزەفەکانی ئیزن بات ئەوە پێوترێت lay off بۆ نمونە ئەڵێین The company laid off 10 employees due to the decrease in sales. The company laid off 10 employees due to the decrease in the sales. واتە کۆمپانیاکە بڕیاریە کە دە مۆزەف ئیزن بات بەهۆی دابەزینی فرۆشەوە. وشەیەکی ترمان هەیە کە بە مانای دەست لە کارکێشانەوەیەت کە ئەویش resign بە مانای دەست لە کارکێشانەوەیەت بۆ نمونە ئەڵێین The employee resigned from his job. The employee resigned from his job. واتە مۆزەفەکە وازی لە ئیشەکەی هێنا یان دەستی لە ئیشەکەی کێشایەوە دەستی لە کار کێشایەوە. resign واتە دەست لە کار کێشانەوە.